هەڵ مەکەن بەسەرا هەر کەس ئێوە لە دەواازەکە تێپەڕێت بابێ لێرەیە پەنجەیە بکەین بەکنیە دەست خۆش نەفەری دوایە و ئای دەست خۆش دەی نەفەری دواتر ئیسراحەتم کرد وەزیر ئەم خەڵکە چی هەمانە بنی هەموویان ماندڕیوە کەچی هیچ شتێکیش ناڵێن گەورم منیش حەپەساوم ئیتریش بیرۆکێ نا بە مێشکمە مەگەرە کەسی ویسی لە دەواازەی شار تێپەڕێ غوڵامە ڕشپێسەکانمان سواری بن بشکم لەنا هەموو خەڵکیە کەسێک ئاواری لێ بەرز بێتەوە و قسێ بکە بە فەرمانی پاشا لەمە دووە هەر کەس بیاوێت لە دەواازەی شار تێپەڕێت دەبێت لەلایەن غوڵامە ڕەشپێستەکانی پاشاوە پاک سواری بن هەر کەسێ ناڕازیە ئێستا باسی بکە هەر کەسیشەم فەرمانە جێبەجێ نەکات ئەوە لەلایەن پاسەوانەکانی پاشاوە ملی ئەپەڕێنین ئێستا بەسەرا هەر کەسێوێ لە دەواازەکە تێپەڕێت بابێتە پێشەوە ئای زۆر سپاس کە خۆش بوو نەفەری دواتر هەوارم مەکەی حاڵە بۆ کەس فریامان ناکەم وڵاتە خاوەنی نییە ناخیرە کەسە دەنگی هەڵبڕی دڵنیە هەموو کەسە بەخیرەتە ئەویشە بێتە جێگرەوەی من نەمودەم سوار بوونە نەتیجەیەکێ بێ دیارە پیاوێکی بەخیرەتە و لە ترس یەکنی خۆی ناڕزایی دەرەبڕێ ئەی پیاو تۆ چی بۆچی بەم شێوەیە دەنگی بەرز کردوتەوە هێدە تۆ حەقی چییە خۆ منەمێ پاشا ببینم ناڕاستیم لە موافعە وازایەتیە من پاشام ناڕزاتێکە بڵێ دەی بەڕاست ئەو تۆ باشای بەڵێ منم قسە بکە گەورم منەمەوێ ژمارە و کەسانە زیاب بکە کە سوارانە بن خۆ ناکرێ بە هەزاران کەس لەسەریا بن و چاوەڕێی دوو پاسەوان بن ڕجاتان نییە کەم ژمارە و زیاد بکەن با ئێمە زووتر سەرمان بێت و بڕۆین بەلای لەم بەخیرەتە ناڕزاییە لەوەی ژمارە و کەسانە کە من کە سواريانە بن بەخوێن ئەمە خراپترێن قابلان میلەتە ئادەی بۆیان زیادکەندەی